هیوادارین کە بەغدا پابەندی ئەم ڕێککەوتنە بێتن و 6 مانگە حکومەتی هەرێمی کوردستان هیوای بە حکومەتی عێراق هەبوو تا لە بەرامبەر ئەو نەوتەی ڕادەستی بەغدا دەکات پارەی کاشی خۆی وەربگرێ بەڵام ئێستا و هیوایە نەماوە یەکەم هەنگاویش بۆ ڕاگررتنی نەوتی کوردستان هاوێژرا ڕێژەی ڕادەستیکردنی نەوتی کوردستان بۆ عێراق لە نیوە زیاتر کەم کرایەوە ڕوودا و زانیویەتی وەزارەتی سامانە سروشتیەکان بڕێ هەناردەکردنی نەوت لە 650,000 بەرمیل لە ڕۆژێکدا کە ڕادەستی کۆمپانیای سۆمۆی دەکرد بۆ 217,000 بەرمیل کەمی کردووە سەرۆکی لژنەی نەوت و غاز لە پەرلەمانی عێراق کە سەرکردەیەکی یەکەتیە دەڵێ هەر چوونێک بێ فرۆشتنی ڕاستەوخۆی نەوتی کوردستان بەبێ بەغدا خێر و بێرە ئەگەر حکوومەتی هەرێم هیچ نەوتی لە ڕێی سۆمەوە نەفرۆشتووە هەموو خۆی فرۆشتی ئەگەر بتوانێ درێژەی پێ بدات و نەوتەکە ساخکاتەوە بێگومانەوە هەرێمی کوردستان چەکێکی کاریگەری بەدەستەوە بێ بۆ ڕێککەوتن لەگەڵ عێراق یا بۆ بنێتبوون لە عێراق ئەگەر کەمیش بێ هی خۆت بێ باشتر لەوەی کە زۆر بێ و چاو لە دەستی خەڵکی تر بێ. بەرپرسانی هەرێمی کوردستان دەڵێن ناچار نین نەوتی خۆمان بدەین بە بەغدا و عەبادیش تەنیا چەند دینارێک بە هەرێمی کوردستان بدات بەڵکو خۆمان نەوتەکە دەفرۆشین و بە ملیۆنەها دولار بەدەست دەخەین و گیرفانی خەڵکیش دیسانەوە پڕ دەبێتەوە. پەرلەمانتارێکی شیعە لە دەوڵەتی قانون دەڵێ گەر هەرێمی کوردستان بۆ خۆی نەوت بکاتە پارە بە هەر لە ئێستا لە عێراق جا ببنەوە. ما يتعلق بقيام الإقليم ببيع النفط بشكل هەرێمی کوردستان بەشێک لە نەوتی خۆی ڕاستەوخۆ دەفرۆشێ لە ساڵانی ڕابردوش بەبێ بەغدا نەوتی خۆی فرۆشتۆ و ئەمەش بە گوێرەی یاسا و دەستور نایاساییە ئەگەر هەرێمی کوردستان ڕاستەوخۆ نەوتی خۆی بفرۆشێ با ئیدی دەوڵەتی خۆی ڕابگەێنێ و لە عێراق جا ببێتەوە. النفط بشكل مباشر إذن فليعلنوا دولتهم. ئەنقەرە بە هەولێری گوتووە پابەندی ڕێککەوتنەکەین کە لە ڕێگەی خاکی تورکیاوە نەوتی کوردستان بفرۆشرێ هەرێمی کوردستانیش لەگەڵ 5 کۆمپانیایی هەرە گەورە لە دنیا بۆ کڕینی نەوت گرێبەستی هەیە کە نەوتی کوردستان بکڕن. 6 مانگە حکومەتی عێراق خێرێکی چاکی لە نەوتی کوردستانی بینیوە بەڵام خاونەکەی کە کووردە خێرێکی ئەوتوی لێ نەبینیوە پێدەچێت کودایان مانگە کودایی ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا بێ وەک بەرپرسانی کورد دەڵێن ئیدر منەتی بەغدامان ناوێ بەدەستی خۆمان نەوتی خۆمان دەکەینە پارە. هیودار ئەحمەد ڕوودا و هەولێر.